سڵاتان لەبێ چۆنن دیدەنم پۆدکاستی ژیواتان پێشکەشەکەم زۆر سپاسی تایبەتم بۆ ئیڤا بوتیک بۆ پۆشاکی خانمان و بۆ سپۆنسەرکردنی پۆدکاستی ژیوە. میوانی ئەم جارەمان زۆر تایبەتە و زۆر جیاوازە ڕەنگە مێشکتان بۆی نەچێت. پسپۆڕێکی وردی خۆراکمان لەگەڵا دکتۆر ڕێبین ڕەجەبە. هەمومان لە ڕەمەزانە هەم خەومان هەم خواردنمان تێکەچێت. جا ئەم بەرنامەیە بۆ تۆیە کە یەک دوو ڕۆژتر جەژنە و سێریکە و ئیشە پێبێ. دکتۆرگیان بەخێر بێ. باش دیدەن خان زۆر سپاس کەهاتی. دکتۆر چی بکەین دوای جەژن؟ چۆن لایفستایلی خۆمان بە تەندروستی بگەڕینەوە؟ دیدەن خان تەوانی شەڵا ڕەمەزان لە هەموو لای قبول بێ و جژنێکی خۆشی شەڵاکە هات. دیدەن خان مەوزوعی دوای ڕەمەزان مانگێکی تایبەتە، خەوەکە تێگەچێ خواردنەکە تێگەچێ و شەرنی هەموو کەسێکیش بۆنمە لە بیداتی ڕەمەزان هەستی کردێ زەعیفە بێ لاوان هەنێکیان قڵەو بوو بن هەنێک زەعیف بوو بێنێک و خۆی ماوەتەوە. باشە چکە مانگێکی تایبەتە و بەپی کەسەکانە گۆڕێت چۆن ئیدامێ و مانگاکە باشە. بەڵام دوای جەژن مهمە باشە چکە تۆ لە ساڵەکە یەک مانگی تایبەتە 11 مانگتر عینەن ڕیتمی ژیان دەست پێکاتەوە. بۆیە بەڕاستی سێشت ئێمە دایمە ینی چۆڵی تەهی لەسەرەکەینەوە کە هەرچێکی وێکەوە بێ ئەو کەسانە کەسێکەگەر بێ بە سەحی بژیش ژیانێکی هاوسەنگی هەبێ ناڵین زۆر ئایدیەڵ و پێرفێک بێ بەس هاوسەنگ بێ ئەبێ خواردنەکانی باش بن هەمە چەشن و تێکەڵە بن لە پرۆتین لە کاربۆهایدرێتەکان لەگەڵ چەوریەکان. کار بەگان نابێ ئمە بە زووە تەسەورکەین کە هەمووی شەکری سادەیە شەکریشی تیا و کاربادرێتی ئالۆزی ژەیە کە پڕ لە فایبەر و شەکری خوێن بەرز ناکەنەوە. بەڵام لەهانێ شوێن بەنوعیتر باسەکرێ چەوریەکان با چەوری وەسوودەکان چۆری ئەنساچفریدەکان ناتێرەکان هەبن و پرۆتینی باش یعنی خواردنی هاوسەنگ لەگەڵ بوونی وەرزش و جوڵە لەگەڵ خەوی باش ئەبێت لەو 11 مانگەیە دەست پێ بکاتەوە بۆی کە تووشی شکالی تەندروستی نەبن. ئەگەر کەسێک پلانی دانابێ دوای ڕەمەزان دەست بە لایفستایلێکی دروستی خۆی بکە شەر نییە کێشداگرەیە کێش سەرخە بەس بیەوە بە تەندروستی بژی پێشنیاری چییە بووی بۆ دیاریکردنی ژەمەکان جارێ دیاریکردنی ژەمەکان ئەوە ئاسانە دکتۆر بڵێ تۆ بێ دوو ژەم خۆیت ئەبێ نانی بەیانی تەرکی ئەبێ مەسەلە نانی ئێوارە نەخۆی ینی بۆ هەموو کەسێک ئاوا بە سەدحەیە توانی پێی بڵێ نەخێر دیدەن خان عادەتەن مۆزوعی خواردن زۆر شخصیە ینی زۆر بۆ تۆ شتێکە بۆ من شتێکە بۆ یەکێک ترنەوەیکی ترە ناتوانی جەدۆلێک یا پرۆگرامیشی خواردن تامێمکی بەسەر هەموو کەسێکە یا بەسەر هەموو ڕەگەز و تەمەنێکە باشە بەپی کەسەکانە گۆڕێت تاوان ئەگەر یەکێک نەخۆشیی درێژخایانی نەبێ قەڵەو نەبێ تهدیدی شەکری لەسەر نەبێت چەوریەکانی مەزبوط بن چۆری بەرز نەبێت چۆریەکانی تێک نەچوو بن باشە ئەم کەسانە نەخۆشیێکی هۆرمۆنی نەبێت نەخۆشی غودەی نەبێت کەسێکی تەندروستە هیچ نەخۆشیێکی نییە. باشترین لایفستایل بۆ ئەوەی ئەگەر بۆ منە کێشی زیانیە لەسەر عینە ڕیتمی ژیانی خۆی بەردەوام بێ ئەوێ کێش سەرخە ئەبێ بڕی پرۆتین زیاگە بچێ بۆ ڕاضە ئەبێ کێش دابەزێنێ عادەتە ئەم شتانە خەڵک ئێستا ئاشناتریشە بێ بخواردنە چەوریەکان و کاربادێکی سادە و شەکری سادە و خواردنە پرۆسس کراوەکان کەم کاتەوە بڕێکی ئاوی باش خوا خەوی باش بێ و کاتێ بۆ جوڵەدانێ ناتوانانی بڵێ من یەکێگێت بڵێم ژەمی بانی تەرێکەگەر عمر گەشتە 50 ساڵ دکتۆر ئەم شتە زۆر باوە و زۆریش بیستمانە لەوانێت تۆش لە من زیاتر ئەوە بزانی ئەڵێ خواردنی سپیا هەر خواردنی بەیانی ژەمی بەیانی ژەمی چۆنڵێ هەم برێکفاست ئەو شتە نەبێ لە ژیانە ئێمە توانین ئەم شتە بە سابتی لێبین لە ژیانی خەڵکە نەخێر دیدەن خان لەبەرەوەی ئێمە عادەتەن کە شتێکی لە بواری مێدیکەڵ و تووباکە قەرارێک ئەبێ چۆنەڵی باکە پێکە هەبێ ئەنی ئەم قەرارە لە کۆ هاتو ئێمە پێی ڕێکخرای WHO یونیسف و هەموو ئەو شوێنانی کە گایدلاینی خواردن دەرەکەن لە ئەمریکا و لە ئەوروپا باشە هیچی سەپۆرتی ئەوە ناگا بڵێ ژەمێک تەرککە باشە یا ژەمی بەیانی لایە بەعکسەوە ژەمی بەیانی زەڕورترین ژەمە و بە تایبەت ئەبێ ژەمی بەیانی بۆ تەوان بۆ کەسانی کە لە گەشیان خوار 18 ساڵ زۆر زەڕورە نابێ هیچ نەوە سکیپ کرێ و بفەڕێنرێ لە کەسی گەورە و گەورە ساڵان و هەتا 50 ساڵ و زیاتریش عینەن شت نابێ بپەڕێنرێ بە هیچ حجەیەک بێ بۆی کە قەڵەوە شەکرەی هەیە نایە شەکری بەرز بێتەوە و ئیلاخری لەبەرەوەی ژەمێکی سەحیە بەڵام باشترین بژاردە بۆ ژەمی بەیانی بەپێی هەموو کتێبەکان و گایدلاینەکان باشترە بە ژەمی بەیانیان ژەمێکی دەوڵەمەند بێ بە پرۆتین لە خواردنی ئێمە تۆزێ پرۆتین کەمە عادەتەن ماست و هێلکە هەیە بەڵام هەنێک کەسێ ماز ناخوانێک کەسێ هێلکە ناخوا
پەناباتە بەرمورەبا و مەجموعێک دکتۆر چەندێک لەگەڵ جگەرەی بەیانیان جگەری برژاوە خوڕێ ئەگەر کەسەکە ئیشەکەی قورسە و پێویستەگایشێکی قورسکە بابی خوایشکالی نییە دیدەنخان ناتوانین گروپێک تەرکەم لێکێ نەخێر بەزە پێی ئیشەکەیەتی بۆیە باشترین دەستپێک لە ڕۆژەکەیە کە ژەمی برێکفاست و بەیانیانە ئەبێ بە بڕێکی باش لە پرۆتین و ڕیشاڵەکان و کەمێک لە کاربوهایدری دەست پێ کەمە باشترین ژەمە چکە شەکری خوێنە کۆنتترۆڵەکە بە درێژای ڕۆژەکە. دکتۆر با باسێکی کاربۆیدرێتێکرد باسی ئەو کاربۆیدرێتانە بکەین کە چۆنەڵی لی تۆقیوی خەڵکی ترەڵێ ئەم کاربۆیدرێتە مەسەرە نان مەخۆ برنج مەخۆ برنج زەهرە نان زەهرە مەسەرەن چوزانم بەعام باسی گلوتین ئەکرێ گلوتینەکان خراپن چی شتێکمان پێ بڵێ کە خەڵک ئەم ترسە زۆرە گەورەی نەبێ لەسەر چوزانم کاربۆیدرێت یان هەر بەڕاستی ئەوەنە زەرری هەیە ئەوەنە خراپە ئەوەنە زەهرە بۆ جیسمی ئێمە بە تاکید نەخێر دیدەنخان دیسانەوە ئێمە باسی کەسێکی تەندروستەکەین کە نەخۆشی درێژخایانی نیە نەخۆشیێکی مەتابۆلیزمی نییە قەڵەو نییە بۆ نمونە باشە کەسی تەندروست ئەبێ بڕی کاربوهایدرێتی پێویست لە ڕۆژەکە وەربگرێ باشە بەڵام تەمان بەپی زۆربەی گایدلاینەکان ئێستش ئەڵێ لە سایە 40 بۆ 50 تۆتەڵی کالۆری ڕۆژەکە ئەبێ لە کار بە وەربگیرێ باشە بەڵام زۆر تاکید دەکرێت کاربوهایدرێتەکان ئالۆز بووی خەڵک تێبگا کاربوهایدرێتی ئالۆز نان بەشێکە لەو برنج بەشێکە لەو ساوەر قەرەخەرمان پاستا ئەم جەماعەتە کاربوهایدرێتی ئالۆزن بەڵام کاربوهایدرێتە سادەکان شەکری سپی و شیرینیەکان و بابەتی معجەنات و ئەمانە هەر کار بن بەڵامە بێ کەم بکرێنەوەمانە چکە گلای سمێکیندێکسیان بەزەکە خەڵک تۆ لەگەڵ وای شتەکە تەرک بکرێ لەگەڵ کەمکردن و ڕێکخستن بەپی دیسانۆپی کەسەکە گۆرە کەسێکە کێشی زیانێ و سەحیە و قەڵەو نییە و چوزام زائیف نییە ئەتوانێت شیرینیش بخوا ئەتوانێت بەڵام بە ڕێژێکی کەم خواردنەوە گازەکان و شەربەتی فرێش و میوە زۆر شیرینەکان باش نین بە بڕێکی زۆر بخورێ بەڵام ئێمە ناتوانین کە ساوەر و قەرەخەرمان و برنج سەرێکی ترین ژەمی خەڵکی عێراق و کوردستانی خۆشمانە زۆر لە خەڵک بترسێنین لەسەری تەبەن باسی کەسی تەندروستەکەین ئەتوانێت بیخوا بەس بۆ نمونە ئاسانە کە تۆ برنجە خۆی هەوڵ بە 8 کەوچک 10 کەوچک زیاتر برنج مەخۆ پێش برنجەکە زەڵاتێکی باش بۆ پێشەوە ڕیشاڵە ئەینێرینا لە شەکری خوێنە بەرز بێتەوە برنجدانا بانان لەسەر سفرەکەی بە تایبەت نانی سپی ئەتوانین نانی بۆر کە کۆنا نان بە کەپەکە و پێشەوی بێژێتەوە جارانیش هەر لە کۆنەوە ئەو نانە هەبوو نانی بۆر باش نانی بۆر یا نانی جۆ باشترن بەڵام بسە کە خەڵک بڵێ من نانی جۆ خۆم و شەکرم هەیە و کێشەی ڕۆژی دووسێ نانەخوا فەرقێکی وا لەگەڵ نانی گەرمەکە دروست ناکات مەبەستە لە کالۆریەکەی یار پێکاتە هەر وەکو شەکرە بەرزکردنەوە کالۆری تقریبا عینەشتن بەڵام وەکو شەکر بەرزکردنەوە نانی گەنم و نانی باەم و نانی چوزانم نیسک و نانی تۆبیکەتان و ئەم نانانە تا چەندێک لەگەڵیایی جێگرەوەی نانی سپین ئەتوان بەکاری بێنن وەکو وتمانەگەر کەسێک تەندروستە بۆ کەسێکە بێ کێش داگرێت کێش دابەزێنێ باشترەوەی کێ کێش دابەزێنێ یا شەکرەی هەیە باشە یا چۆرەکانی زۆر بەرزن نانی سپی یا تەرکات یا زۆر زۆر کەمی کاتەوە ئەگەر مەجای تیا بوو حەزی زۆر لە نان چونکە تۆ نانت تەرک کرد ئەبێ بە دوای بەدیلێک بگەڕێ یا بەدیلیان تاو من نان ناخۆم نان هەژنەوەێک من نانی ناخۆم ئەتیادی ئەکرێ نان ناخوا لە هیچ ژەمێکە نان ناخوا بەس ئەگەر کەسەکە پێویستی بوو یا حەزی لەوە بوو کە نان تەرک نەکە باشترین ئۆپشن لاوانێ اختیار باشترین اختیار بۆ کەسەکە نانی بایەمە نانی باتریا ئاردەکە کرایانانەکە ئەکرە لە دەرەوە چکە بڕێکی باش لە ڕیشاڵ و پرۆتینیا و شەکری خوێن بەرز ناکاتەوە مە ڕاستیە دوایەوە نانی نیسک و تۆبی کەتان و نانەکانی تر باشترن لە نانی سپی و نانی شۆفانیش باشترە لە نانی سپی بەڵام باشترین بۆی کە شەکری هەیە کێش دابەزێنێ باشتر نانی بەیان بەکاربێنێ نان تەرککە لەسەر ئەو کێش دابەزان خۆراکی ئەو نە ضرور نییە بڵێ من نان تەرکەم چی بکەم یانی ئەتوانین تەرکیگەیت و بەدیلیشە نەبێ باش ئەتوانین لە بریەوە کاهوو کەلەرم بەکاربێنین بۆ پێچانەوەی کارەکە با یەک تۆزە سەر ئەمە بۆستین کاتێک کەسێک بڕیارەیە کێش داگرێ تا چەندێک گرنگە بچێتە لای پسپۆڕێکی خۆراک یان خۆی لە یوتیوب بگەڕێ خۆ دەزانێت سە کۆمەڵێکی زۆر لە جۆری ڕێجیمەکانە ڕێجی مهێلکە هەیە کیتۆ هەیە لۆ کارب هەیە چی هەیە چەندێک گرنگە ئەم نەفرە خۆی قەراربایە بچێ بۆ لای دکتۆر مەسەلا من خۆمیان قەرارێم ڕێجیمی کیتۆکەم مەسەلەن لۆ کار بکەم لەوانێ مزعفاتێکم توش بێت سوێنێ قورس بێ یا لەسەر شانە من بێ ڕۆشتن بۆ لای پسپۆڕێکی خۆراک لەم کاتەیە
و پێش قەراردان لە دابەزاندنی کێش چەندێک ئەمە گرنگە و بۆچی گرنگە ئەم شتە؟ دیدەنخان هەموو ڕێژیمێک چۆنڵی کاریگەری لاوەکی خۆی هەیە باشە بۆی پێویستەکە کەسەکە گە لە ساڵێکە جارێ دوو جاریش بێ یان پێش دەست پێکردنەکەیان بۆ متابعەیەک دکتۆرێک ببینێ چونکە تۆ ئەگەر هەش دکتۆرێک یان کەسێک خۆی لە ماڵ و ڕێژیمەگاسە سەردەمی تەکنۆلۆژیا و ChatGPT و جەدۆڵەکەت بۆیێنێ شەرنی ئەمانە زۆر ئەکیورێت بن چکە باشتر دکتۆری بووبینێ چۆنڵی هیستریەک و مێژوکی درێژخانی خۆت لێ وەرگێ گۆڕانکاری کێش لە جسم تا چەندێک زۆرترین کێش چەند بۆ کەمترین کێش چەند بۆ نەخۆشی درێژخایانە هەیە نیتە چی زۆر حەزەکەی چی زۆر پەسەندە بەلای کەسەکەەوە یعنی هەر ڕێجیمێک کە کەسەکە خۆی داینێ یا دکتۆر بۆی داینێ عادەتەن تەرکردنی بەشێک لە خواردن بۆ نمونەکە ئێمە سێ چۆنڵی ماکرۆنیوترەکان کە سێ پێگاتەن کار بوو پرۆتین و چاورەکانە لە هەر دانێکیان کە تەرکەکەی یان کەمی یەکەیتەوە بۆی هەیە مزعافاتێک دروست بێ باشە ئیتر عادەتەن لەوانێ علاقی بە ڤیتامین و کانزاکانەوە بێ بە علاقی بە شتێکی ترەوە هەبێ باشترەکات دکتۆر بیبینێ لەوانە پێویست بە فەحس کارانە پێویست بە سەپلمنت کە یان پێویست کا بڵێن من مانگێک ئەم کە دوو مانگە و متابعاکەین بزانین چی لێ هاتوو بۆیە لە خۆیەوە نەکرێ باشترە هەچ ڕێژیمێک دکتۆر تا چەندێک لەگەڵ کیتۆیە ئەگەر بەس بە تایبەتی باسی کیتۆکەین کۆمەڵێکی زۆر خەڵک کێشی پێداگرتووە و نەتیجەی باشیشی هەبوو بەڵام هەنێکیشی لەم ناو تووشی مزعافاتی چوری جگەر و چوری چی و تێکچۆنی خە و سەر ئێشێ قورس و ئەمانە بوو تا چەندێک تۆ لەگەڵ ئەم ڕێجیمەیە و بە چ جۆرێک بکرێ باش دیدەنخان کیتۆ چەندین بەحث هەیە پشتگیریەکە و چەندین بەحسیش هەیە کاریگەری لاوەکیەکانی باسەکە باش کیتۆ بە کورتی بۆی خەڵک نەڵێ بۆ منە فڵان کەس زۆر لەگەڵ کیتۆیە باشە یان ئەم دکتۆرە بۆ لەگەڵ کیتۆیانە کیتۆ ناتوانانی بیکی بە پرۆگرامێکی ژیانی درێژخایان بۆمە توێسە دەستێکی بە کیتۆ ڕژێمێکی خۆراکی تەندروستمەگەل لۆکارە بکەی هەتامای توانین لۆکارە پرۆتینێکی باش وەرەگی گورچی لۆ ئایبینە توانین هەتامایی بیکەی باشە بەڵام ناتوانانی بە درێژایی ژیانە لەسەر سیستەمی کیتۆ بەردەوام بی سیستەمی کیتۆیەکە لە سیستەمە زۆر باشەکان بەو کەسانی ئەیانەی مۆتیڤیت بنیات تەحفیز بن ببنەوە لە یەکەم مانگ دووەم مانگیان ڕێجیمەگەکەن کێشێکی باش دابەزێنن باشە چکە زۆربەی کە کاربەکە نزیکی زیرۆ ئۆکەیتەوە سفر بڕێکی ئاوی باش لە جسمە ڕاجکە بۆ خەزمبوونی گلایکۆجین 4 گرام ئاویەیە کەسەکان وازان چاوریان داناوە بەس بە عکسەوە بڕێکی باش لە ئاوی ڕۆشتووە کیتۆ بە شێوێکی کاتی بۆ مانگێ دوو مانگ تا سێ مانگ و دوای متابعە کرێتەوە ئەکرێت و بۆ مجموعە نەخۆشی ئەوانی کە کێشەی مێشک و دەماریانە دکتۆری مێشک و دەمارەکان زۆر حەزەکەن نەخۆشان بخەنە سەر کیتۆ ئیسفادەی هەیە بەڵام پرۆگرامی ژیان نییە بە شێوەیەکی بەردەوام و غەڵەتە کە مۆتیڤیتی خەڵکی یان ڕکلاین بۆ بکە لە تەلەڤیزیۆن کە تۆ هەتا مایەتوانی کیتۆ بگەن بەغەڵەتەوە ڕاستی بەپی زانست ئەی ڕێژیمی هێلکە ئەڵە 5 ڕۆژ بەس هێلکە بخۆ ئەم نەفرە لەم 5 ڕۆژە بەس هێلکە خوا ئەتوانێ هەموو پێداویستەکانی جسمی خۆی دابینکە بە تاکی دیسانە نەخێر خۆی هێلکێکێکە لە بەها خۆراکی زۆر باشەکان کە بڕێکی باش لە پرۆتین و چوری بە سوودیتیە بەڵام ناتوانانی ینی دیدەنخان مۆزوعی خواردن چکە متعەیە ناتوانانی من وەکو وچکەی شەگەمە قورسە بەڕاستی یەکێت ئەبێ باڵانسێک ڕاگری ناتوانانی فلان ڕەگەزی لێت تەرەکی یان لە فلان ڕەگەزی خۆراک بی هێڵیتەوە بۆ مدێکی دوور درێژ چکە زۆر قورسە بەڕاستی ناکرێ لەسەر ڕێجیمێکی تایبەت یا لەسەر بۆ منەمە بەس بڵێم هێلکە بخۆ یا گۆشتی سوور بخۆ یا بەس سەوزە و فایبەر و بەڵام ڕاستی کێشیشی داگرێ لەو کێشدا بەزێت تامە لەبەر ئەوەی ئێستا بۆ منە کە باسی هێلکەگاکەی ئەوەی کە بۆ منە بەس هێلکە ئەخوا یان پرۆتینی زۆر زۆر باش زیاکە عادەتەن کە پرۆتین وەرەگرێت جسم بۆ سووتانی پرۆتین کالۆریکی زۆرتری پێویستە لەسەر جسم قورسەکەوێت فێرمێکی فێک پلەی گەرمی یان سووتانی پرۆتینەکان و شیتەڵکردنی بۆ وزە قورس لەسەر لە شەکەوێ کالۆریکی زیاتری پێویستە بۆیە ئەم کەسانەی کە پرۆتینێکی زۆر وەرەگرێن دایمە BMR وەیزەر مێتابۆلیکریتیان بەرزە نسبەی سووتانی جسمیان یان ئەو وزەی کەی سووتێنن زیاتر بووە بە عکسەوە بە شێوەیەکی ئیندایرێکت کەسەکان زەعیفە بنیان کێشیان لە دەستەیە دکتۆر با یەک تۆز لەسەر ئەو شتە وەستی یەکێکەڵێ ئاوە خۆم قەڵەوە بوو باشە لەم لاشە کۆمەڵێک کەسی ترمان هەیە هەرچی بخۆ خەڵەو نابێت ئەمە شانسە هەر بەڕاستی کەسەکە شانسی هەیە یان هیچ شتێکی دروستی تەندروستی هەیە بۆ ئەمە کە جێ کاتەوە لە کەسەکانی تر اینجا ئەم دوو کۆمەڵێ ئەتوانن شوێنەکانیان ئاڵو گۆڕ پێ بکرێ خۆی مۆزوعێکی معقدە دیدەنخان بەڵام وەکو شانسەکەی وتی ئەچێتە بابی جێنێتیکەکەەوە هەنێک کەسێ بنیدی خۆی وایە جێنێتیکی وان ئەم کەسە
حتاگە بڕێکی کالۆری زۆر وەرگێت 4 ژەم 5 ژەم وەرگێ قەڵەو ناوێ بەس لێک دانەوە عیلمەکەی ئەوەی ئەم کەسانە عادەتەن زۆربەی زۆریان کەسێکی لینن یعنی قەباری ماسوولکە لە لەشیانە زۆر زۆرە و کەمترین چاوریان تایە وەنوەگە فەحسی شیکاری لەشیان بۆ بکەی 15 کەمترن دایمە لە سایان 15 جسمیان کەمتر ڕێژەی چاورێکێتی و نسبێکی باش لە ماسوولکانێ عادەتەن ئەو کەسانەی کە لینن ماسوولکێکی باشیان هەیە ئەگەر ڕاضیش نەبن چکەتیادی ڕاضەش ناکە هەر لە خوایەوەکو شانسەکی تۆتێ جسمێکی ماسوولکەیە ئەمانە عادەتەن نسبی سووتان لە لەشیانە زۆر بەرزە یعنی بۆ نمونە بە کوردیەکەی ئەیهاڕن هەرچێکیان ئەیتێ قەڵەو نابن یا زۆر زۆر بە قورسی قەڵاوبن بە عکسەوە بن لەوانێ 5-6 ساڵ لەسەر لایفستایلە بۆ ئەنجا لەوانێت تووشەوەیکە ئۆڤەروەیت بێ کێشی زیاکە نەقەڵەویکە بە عکسی شەوهی وا هەیە ئەڵێ من زۆر زۆر کەمە خۆم چکە خۆی شەر نییە کەم خۆربی باش بیت باشە یا زۆر خۆری خراپ بێ ئەکێتەوە سەر کواڵەتی کالۆریەکە و کەی وەریەگری و کەسەکە وەکوتمان لە ئەساسی مۆزۆکە خەو و ڕاضی هەیە خەوێکی باشی و ڕاضاکەیانە چکە بێ ئەمان هەموو شتێ تێگەچێ کام ڕژیمی ئێکی سەرکەوتو ناوێ بە شێوکی دوور درێژخایەن ئەو کەسانی کە ئەڵێ ئاویژە خۆینەوە دکتۆر قەڵەوە بین عادەتەن لە خانمانە زۆرترە چکە لە خانمانە غودەی تەمەڵیش زیاترە و عادەتەن ژن ئەگەر ڕاضەنەکە مێتابۆلیزمی جسمی خاوترە ینی نسبی سووتان فرەکیسیش زۆرترە لە فرەکیسیش عادەتەن لە چیەوە یا کەسەکە قەڵەوە چوری دەوری کەمەری زۆر تووشی ئەوەی ئەکا یان خۆی مقاومەی ئەنسۆلینی هەیە و وردە وردە مقاومەی ئەنسولینەکە تووشی کیسەکەیەکە ینی عادەتەن لەو خانمانەیە زۆرە کە چوری دەوری کەمەریان زۆرە ئەمیش دیسان سترێس و قەلەقی تەسیری هەیە لەسەر ئەو شتانە لێ سترێس و قەلەقی و بەرزبوونی کۆرتیزۆڵ و ئەمانە دوولایەنەیە هەیە بۆ منە قەلەق و کۆرتیزۆڵی بەرزە تاوان تاسیرەکاتە سەر چۆن لەی ئیشکردنی هەموو هۆرمۆنەکان بەڵام هەیە سترێس و قەلەقە ئیشتیهای زۆر زۆرەکرێتەوە باشە هەیە بە عکسیشەوە سترێس و قەلەقە زەعیفێکا هیچی پێ ناخۆری ینی دیسانەوە سەر کەسەکە ئێمە هیچ ڕێگەیەکمانێ دەستکاری کردداری میتابۆلیزم بکەین یان بەرگری ئەنسۆلین زیاکەین یان کەمیکەینەوە بەڵێ دیدان خان پێشتر کەوتم ئافو پرسیارێکی جوای پرسیارێکی ترم بە تاڵی تاوان کرد ئەوەی کە ئەڵێ وەکوتمان هیچ ناخۆم یا زۆر کەمە خۆم قەڵاوبم ئەمە BMR-یان نزمە شتێکی پێڵەن بەیزەل مێتابۆل هاوکێشێکی تۆزێ موعقەتە بەڵام زۆر بە ئاسانی بە فەحسی شیکاری لەش بایۆئلکتریکەڵ ئیمپیدانس دەرەکەی و ڕقەمێک داتێ بە کوردیەکەشی بە کورتی ژەتوانی ئێمە بۆ منە هەر کەسێکە گەر ڕاضی نەبێ باشە هیچ ناکات کەسێکی ڕازینی ڕناکە پیاسینی ناچێت بۆ جیم تقریبا لە ژنانە 20 بۆ 25 کالۆری بۆ کیلۆک لە کوڕا بۆ 30 کالۆری بۆ کێشی بۆ لە 1 کیلۆیە 30 کالۆریەوە زەربیەکڵێ من ئەمنە کالۆریمەوێ بە شێوکی تقریبی لە سایاسان نیە دەتوانێت حساباتی خواردنەکانی بکە بە ئەپلیکیشن بیا بەشتی تر بزانێت کەسێکی 6 کیلۆ بێ 6 گەڕەسێ 18 نزیکی 1800 شالانی 1600 ئیتر سێرێکی ئەو نەوەر ئەگرێ قەڵەوە بێ کەواتەم BMR-ی نزمە یعنی ئەم کەسە ئەو بڕە کالۆری وەریەگرێ نایسووتێنێ بۆیە ئەو کەسانی BMR-یان بەرزە بەیزەل مێتابۆلیک ڕێتیان بەرزە نسبەی سووتان لە شیانە بەرزە زۆر درەنگ قەڵەوە بن بە عکسیشەوە ئەوەی کە نزمە زۆر زۆر بە ئاسانی قەڵەوە بێ باش ئینجا با پرسیاری دواتر جوابینەوە ئەتوانین دەستکاری کردداری میتابۆلیزم بکەین لە جسمی ئینسانە مەسەرەن یان بەرگری ئەنسۆلین زیاکین یان کەمیکەین زۆر شت ئەبینین ئێستا لە سۆشیال میدیا حەزەکەم ئەوەش ڕوونکەیتەوە مەسەرەن ئەڵە سەرکیسێ خۆ دوایانان خواردن کردداری میتابۆلیزم خێراکە مەسەرەن ئەگەر قاو بخۆی بە هەمان شێوە ئەگەر جوڵەتە بە هەر کردداری میتابۆلیزم خێراکە ئەمان کاریگەریانە چای سەوز ئەم شتانە ئەگەر کاریگەریانە نیسبەکەی ئەوەنە زۆرە ئینسان هەرچی بخوا کردداری میتابۆلیزمەکەی خێرا بکات یان هەر ڕەبتی بە خواردنەکەەوە هەیە دیسە مهمترین شت دیدان خان بۆ کەسانەی کە بیانەوێت سەحەتێکی باشیانەوێ باشە قەڵەو نەبن تووشی شەکرەی جۆری دوو نەبن تووشی تادیدی شەکرە نەبن تووشی مقاومەی ئەنسۆلین نەبن باشترین شت سێ خاڵە باشە لە خانمان و لە پیانیشا یەکەم خاڵ و ئەساسی ئەبێ ڕاضیان هەبێ باش جا ئێستا لەوانەیە خەڵک بڵێ مێشکی سافنی خەڵک بە عام ڕاستەکەی چکە وڵاتی ئێمە و عێراق بەشێکی گشتی ستەیبڵ نییە قەت بەڕاستی ناتوانانی پلانی ساڵەکە دانەی لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵاتیشۆ پرێشەرێکی زۆرێ بە بۆنی مۆزۆعی باری ئابووری شتەوە ئەمانەویت بەڕاستی تاسیرەکە سەر مودی کەسەکانی تاسیرەکە سەر مەزاجی و تەعاملێکە کەسەکە لەو ڕۆژە بەڵام هەتا ئەکرێ ئەبێ ئەو کەسانە
بەڕاستی کاتێکدان لەبەر سەحەتی خۆیان بۆ جوڵە و ریاضە دکتۆرەتوانێت ئەم جوڵێ لە ماڵەوە لە بەردەم یوتیوب بکات هیچ کێشەی نییە چکە دیدەنخان ناتوانانی تۆ بە هەموو کەس بڵێ بڕۆ بۆ جیم بچۆ بۆ مەلە بۆ نمونە یان جیازێکی ترێدمێڵ بکڕە لە ماڵەوە ئەتوانێت سترێچین کا پەتپەتێن کە بە قادرمەکە سەرگەگەر ئەژنۆی باشە لە ماڵ و پیاسەکە شەوان شارێکی بڕۆ پیاسەکە بی بارودۆخ و تەمەنی کەسەکە یعنی هەبوونی ڕاضە بەردی بناغی ئەوەی کە مێتابۆلیزمان سەرەکەین باش ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم چکە کێمە چوین بۆ ڕاضە ڕێژی ماسوولکە لە خانمان و پیاوان زیاکە خاڵی دووەم خواردنە کە بێ ڕێژەی پرۆتین زیاکرێ ئەم نقطەیە خەڵکی ئێمە تا ئێستش لەوانەیە تەسایاسە قەنەعەتی پێ نەبێت کە دکتۆرێک پێڵێ ڕێژی پرۆتینی زیاکە چکە کەسمان بە تەحەداوە کەسێکی نۆرمەڵ ئەگەر ڕاضە نەگا بێژگە لەو کەسانی کارزانی پرۆفشناڵن خیبرێکی زۆر باشیان لە وەرزش شای ئەزانن کە بۆ نمونە بۆ کێشیان لە ڕۆژەکە چەند گرام پرۆتینیان پێویستە کەسی ئاسایی لە ماڵەوە کەسێکی کوردی یا عێراقی عەرەبی لە ماڵەوە ڕێژی پرۆتینی کاملی خۆی وەرناگرێ مستەحیلاتە بۆ نمونەگە کەسێک بەلایانی کەم کێشی 70 کیلۆ بێ ئەگەر ڕاضە نەگا پێویستەکە نزیکی 85 بۆ 90 گرام پرۆتین وەرگرە لە ڕۆژەکە چەندێک بە تەقریبی چەندێک گۆشتەکە چەند مریشکەکە ئەگەر 90 گرامەکە حسابکی نزیکی 9 کیلۆ مریشکەکە چکە لە 100 گرام پارچێکی سنی مریشکە یان حواسڵەکەی بۆ نمە کە پرۆتینیان بەرزە 18 گرام و 20 گرام پرۆتینی تایە لە 100 گرام پارچەی قۆزی خۆمان کوردی نزیکی 38 بۆ 40 گرامی پرۆتینە یعنی ناتوانانی پێ بگیری بەو ڕێژەیە هێلکەش زۆری تیا 8 گرام پرۆتین بۆ ماگزیمم هەری حەدا ئاساکی 8 بۆ 9 گرام پرۆتین چی بکەین حەلەکە بێ ئەو بڕزیاکرێت چکە هیچ ترسی نییە ئەو کەس بۆ نمونە و گۆشت و گۆشت من مەسەلەن لە ئێوارانە دانیشم نی و مریشک بخۆم هیچ کێشەم نییە وەکو کێشەوە دروست ناکە بەڵام پێویست ناگەن بەڵێ کێشە سەر ناخە پرۆتین زیابکەی بەمەژە ڕۆنی تیانە بێ ئەگەر ڕۆنەکە بۆ نمونە بەکار هات زەیتی زەیتون بێ بۆشتی سوورەکراوە باشتریا زەیتی ئەڤۆگادۆ چکە ڕۆنە تێرەکان و زەیتی گوڵە بە ڕۆژەوانە بۆ سوورکردن باش نین چکە بەردی پلی گەرمێکی باش ناگرن پرۆتین زیاکە کەسەکان بەدڵی خۆیان هیچ ئیشکال لیان نیە نەترە سەر گورچیلیان هەیە بەڵام تۆ ناتوانانی بۆ کەسەکە کە بۆ منە 85 گرام 90 گرام پرۆتینی پێویستە بڵی ڕۆژی 9 کیلۆ سنگ بخۆ ئەتوانێت لە ژەمەکە لە ڕۆژێکە کە 3 ژەمیە 2 ژەمیە تەقسیمیکە 150 گرام سنگی مریشی گۆرەگەر نزیکی 40 گرام پرۆتینەکە بەیانیان 2 بۆ 3 هێلکە بخوا کەسەکە ڕاضی بێ زیاتر ئەتوانێت 5 هێلکە بخوای ئەتیادی هیچ کێشەی نییە بۆ کوڵاوی یا بە سوورەکراوە ئەتوانێت سناکەکانی لە بری خەڵکی کوردی خۆمان کە جبسە خوا و بسکیت و چاو و قاوە و نیسکافۆشتەخوا بە شەکر و شیرەوە خاصن لە دایرەکانە ئەتوانێت چاو قاوە بخوا بەبێ شەکر باشە بەبێ شیر و شەکر و خۆی ڕابێنێت چەرەسەکان بخوا بە تایبەت بایم کە بڕێ چەندێک لەگەڵ ئەم پرۆتین بارانەی کە هەیە لە مارکێتەکانە خراپ نییە بەڵام زۆر باشیش نییە بەڕاست چکۆی نیسبێ شەکری تیاستەکەم باشترە تۆربایەک باسی شتێک بکەین ئێستا بە تازەکی لەم ساڵانەی دوایە زۆر باوە شتی زیرۆیان بێ شەکرە کە لە مارکێتەکانە هەیە خواردنەوە گازیەکانەگرێتەوە بەعام بسکی توشتیش هەیە هەنێک جۆری هەیە لە نووسراوە زیرۆیە شەکریتیانە شەکری دروستکراویتیانە تا چەندێک لەگەڵ ئەمانایی و هەر بەڕاستی ئەمانە شەکریانتیانە و شەکری خوێن بەرز ناکەنەوە دیدەخان وەکو زیرۆکان باشە ئیشکالیان یەک کالۆریان سفرە یعنی کالۆری نیان بە کەسەکە بەڵام ئەگەر کەسەکە زۆر ئیفراتی تیاوکە زۆر بیخوا تاسیرە خاتە سەر کردداری دەردانی ئینسۆلین و ئەمانە تاسیرە سەر هۆرمۆنی ئینسۆلین بۆیە بە شێوەیەکی زۆر بەکاری بێنێ بۆنمە لەگەڵ هەموو ژەمێکان ڕابێت 2 کۆلا بخواتەوە یان ئەو پسکی توشتانە دوای هەموو نانێک دوایان و ناخواردنە پسکیتێک بخوا کە شەکریتیانە بە تاکید وەکو بە شێوەیەکی سەحەتی ئام و باڵانسەکە لە باڵانسەکە لایە بەڵام ئەوەی باشە کە ئەم نەوعانە خاصن لە خواردنەوە گازیەکانە کۆلاوانە کالۆریان نییە بەڵام شەر نییە بڵێ من مادەم حەزم لە کۆلای زیرۆ خۆم ئەتوانم هەتا ماوەم بیخۆم و بە ڕێژێکی زۆر دکتۆر تا چەندێک لەگەڵ ستیڤیایش بەکارهێنانی شەکری ستیڤیا شەکری ستیڤیا کێشەکەی ئەوەیە زۆر شیرینە ینی تقریبان چەند ئەوەندەیە 100 ئەوەندەی 50 ئەوەی شەکری خۆمان شیرینترە هەنێک کەس حەزیان لینێ باش هەنێک کەسێک کە پێڵی شەکری ستیڤیا بەکاربێنە چکە زۆر شیرینە حەزیان لێن ئەگەڕن سەر شەکرەکە بۆیە باشترین شت ئەوەیە شەکر تەرک بکرێ ئەگەر چار نەبە ئەنجا شەکری ستیڤیا بەکاربێنێت بۆی کە هیوای ناتوانێت دیدەنخانیانی هەرچێک ئەو حەبەی کە بۆ نەخۆشی شەکرە بەکارێنەر ستیڤیا دکتۆر بەڵێ باشترە لە شەکری سپی
باشترە بەڵام زیانی هەیە ئەویش زیانی هەیە بۆ ماژی دوورودرێژ و بە بڕێکی زۆر بەکار بهێنرێ بەڵام باشتر لە شەکری سپی بەتاکید. دکتۆرێک باسی میوە بکەین شەکری میوە خواردنی میوە خراپە یان باشە بەگشتی بۆ هەموو کەسێک و بە تایبەتی بۆ ئەوانی کە کێشداگرن. دیدەن خام میوە خۆی لە ئەخیر هەڕەمی خواردنی شەکە لە ئەمریکا داوەزیوە ئەڵێ 2 بۆ 3 سێروین لە میوە ئەبێ لە ڕۆژەکە هەوێتتر بە تێکەڵی تۆ تێکەڵێکی بۆ لە تێمۆزە کیویە هەنارە شووتیە کاڵەکە بۆ کەسێ کە نۆرمەڵە کە شەکرێنە قەڵەو نیە چاورەکانی بەرزنین تادیدی شەکری لەسەر نییە ناوێ بۆ منە ناوێ زەعیف بێ لەمانەیە ئەتوانێت 2 سێروینەکەی خۆی وەرگێ چونکە میوە هەم بڕێکی باش لە فایبەری تایە بڕێکی باش لە ڤیتامین و کانزاکانیشی تایە و شەکری میوە فرەکتۆزە باشە بۆیە ئەماڵین بۆ کەسانەی کە کێشیان داوەزێنن یا شەکریان هەیە باشترە ڕەفیقێکی نزیکی میوە نەبن یا دوور بن لە میوە بە تایبەت ئەو میوانی کە زۆر شیرینن و بڕی شەکرەکەیان بەرزە و لە پڕ سپایکێکی زۆر بە شەکری خوێنەکەن بەرزێکەوە وەکو ترێ مۆز شووتی کاڵک هەنجیر ئەمانە باش نینە و کەسانی کە ئایانوێ زەعیف بن ئەو کەسانی کە شەکریان هەیە نابێ بیخۆن و ئەگەر خواردیان سۆتفە ئەبێت دوایی ژەمێکی سەرێکی بیخۆن بەس بۆ ئەوەی کە یان مەعیدەیان پڕە بۆی کە زەوقیان لەسەری بشکێ نابێ بە مایدەی بەتاڵ وەکو سناک بەکاری بێن ئەو کەسانی کە یانوێ زەعیف بن یا شەکریانێت چکە لەو دەقەیە باشترین کاتە کە شەکری خوێن زۆر بەرزەکاتەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی میوەکان بێچێکە لە بەها خۆراکی زۆر باشەکان بە تایبەت بوت وەکوتمان بۆ کەسانی کە لە تەمەنی گەشیان نزیکی تا 16 ساڵوانە 5 ساڵ بۆ 16 ساڵ ئەتوان بڕێکی باش وەرگرن لە بری سناک دوای نان هەرکێک دەتوانن وەرەگرین بەڵام کەسێک کە قەڵەوە کامانەیە باشترە بەڕاستی دوور بێلانی میوە و ئەتوانێت فۆکەس خاتە سەر بۆ نمونە مەجموعێک میوەی تر بە تایبەت کیوی باشە هەنار بێریەکان تووەکان لەگەڵ شلکوانە ئۆپشنێکی باشە بۆ کەسانە. دکتۆر با کۆتا پرسیارمان ئەوە بێ ئێمە زۆر بمان ڕۆژانە کۆمەڵێکی زۆر سناکی ناتەندروستە خۆین و جوڵی ناتەندروستمانێ ئەمانەوێت بە یەک حەبی بچووکی زەعیفی زەعیف بی لەوانێت تۆش ئاگاداربی کۆمەڵێکی زۆر شەریکاتەیە ڕێکلام بۆ ئەم حەبانەی خۆیانەکان ئیتر حەبەکەچی چۆنەڵی ئیشتیهاکە مەکاتەوە چەوری ئەسووتێنە یارمەتی دەری دابەزاندنی کێشە ئەم حەباتوانێ و ئیشە بکات هیچ حەبێک هەیە کە بەڕاستی چۆنەڵی ئێستا حەبی بەربەرینمانەیە مقاومە ئەنسۆلین کە بەگازیاکات یا چوزان گوڵ و کۆمانانمانەیە ئیشتیهاکە مەکاتەوە ئەمانە بەڕاستی تەسیراتیان هەیە لەسەر کەسەکە بۆ دابەزاندنی کێش دیدەن خان بەڵێ هەمیان تەسیریانێت چکە و مادانی کە باسە کرد زۆربیان بەحسی گەوریان لەسرە تەبانەمان لەسەر باس نێش تا بۆکومە بەربەرین لە گایدلاینانی بەس بە حەزیاڵێ بۆ فلان و فیسار باشە تەبەن بەربەرینی چێکە لە سەپلیمنتە زۆر باشەکان بۆ فرێکی سێلگەدا مقاومەی ئەنسۆلین تقریبا بەشێکی ناڕاستە خۆت چەوری سووتان و ئێستا کرۆمیەم زۆر باشە کرۆمیەمی چێگە لەو مادانی کە دیسانە بۆ کەسێک کە شەکری هەیە تادیدی شەکری لەسرە مێتابۆلیزمی سەرەویە زۆر باشە زۆر ئەوانی کە باسە کرد هەمویان یارمەتی دەرن ئەکرێ باش بن بەڵام نقطە ئەساسیەکە ئەوەیە کەسەکە هابیت و خۆڕەوشت و ڕەفتاری خۆی بگۆڕێت کە وتمان سێ پایە کە ئەبێ خواردنی باڵانس بێ لە کاربی ئالۆز لە پرۆتینی باش لە چۆری بەسوودەکان سناکی خراپواز دەبێنێ و کاتێک دانێ لەبەر سەحەتی خۆی لەبەر کەزنا بۆ ڕاضەکە بەدڵی خۆی هەرچیە گەمووی مێتۆزێ بجوڵێ و کەسە چونکە ئێستا لە بەحسە تازەکان و لە تووباڵێ موڤمنت مدیسنە تۆ بجوڵێ وەکوایە دەرمانە وەرگرت بێ ناتوانی حتا کە دکتۆر ئەو ستێپانی ماڵی شەوکێکی هەر تەسیری هەمی باشە ئێستا گلوکۆمەنان کە باسەگر گلوکۆمەنان ئێمەژەی نووسین یەکێکە لە هینە باشەکان بەڵام چکە بڕێکی باش لە فایبەری تیا خۆ لاخیرەوە چێتە سەروی کە تۆ بڕی سەوزە و باقلەمەنەکانە زیاکرد کە کەسێکی کێشەی نەبوو لەوانیشی گلوکۆمەنانەکە بکە کە پرۆتینە زیاد کرد بەڵام هەمویان کە باسەکرد ئەم سەپلیمنتانە و دەرمانە کیمیایەکان و حتا ئێستا دەرزیەکان وەزەمپێک و ساکسێندا و مۆنجارۆ و ئێستا حەبی ڕێبلسەسی ژوایەتە عێراقەوە ئەمانە هەمیان چۆن لیوا لە کەسەکەکە بە زوی کێشی داوەزێ بەڵام بەخۆشی بەردەوام بێت لەسەری ئێمە بۆنە 3 مانگ دەرمانی بە نەخۆشێک بە سەپلیمنت بێ لەگەڵ شێوازی ژیانی بگۆڕیان دەرمانیا دەرزی 3 مانگە 6 مانگە ماکزیمم حەدی ئەقسا ئەگاتە و کێشی کە ئارەزووەکە و حەزی لێ دوایەوە چیەکە ئەبێ خۆی هەوڵ بات دەرمانەکان نابوون منە باریات قارسی مەعیداکە باشە
هەر بەرگی 4 ساڵەگرێت کە مایدە لە ئاخیرا ماسوولکی و گەورە بێتەوە بۆیە نەچیتەوە سەر نقطە ئاساسیەکە کۆنتترۆلی نەفسی خۆی نەکە ڕاضی نەبێ پرۆتین زیانەکە قەباری ماسوولکەی زیانەکە بەڕاستی قەڵەوی لە کۆڵی نابێتەوە بۆ بەردەوامیش بێ لەسەری بەردەوام ئیتر ئێمە ناڵین شتێکی زۆر ئایدیڵ لەوانێستا خەڵک بڵێ دکتۆر باسی شتێکی زۆر ئایدیڵ و میسالێکە کە قورسە و گوتمان لەبەر مەجموعی هۆکار لە وڵاتی خۆمان کە قورسە خەڵک مودی ستەیبڵ نییە ینی ساڵێک ناڕۆ ئیشکالێکی بۆ دروستەوێت بەڵام ێمە باسی حەدە لە ئیمکانەکەین نابێت تۆ وا بکەی کە بڵی تاو مادەم دنیاوای لێ هاتووە یان مادەم فڵانکەس ئەوە خواوای لێ نەهاتوو ئەو ڕاضە ناکە و تووشی فلان نەخۆشی نەبوو منی جوواکەم چونکە تەسیرێکی گەوریانێ شەرت نییە یەکێک کە بە سەحی نەژیا لەو ئەوشتانەی باسێکین بەسەری بێ بەڵام بە ئەگەری زۆرە لە سایان نەوەیان بۆ 95 ئەگەر ئەم شتانیان پەیڕۆنەکە تووشی نەخۆشیێ بن و تووشی ئیشکالە بن. دەستخۆش دکتۆریان پرسیاری زۆرمان ماوە بەڵام کاتەکەمان تەواو بووە ئینشەڵا لە کاتێکی تر و لە پۆدکاستێکی ترا لەسەر تەوەرێکی زۆر جیاوازتر بەرنامەمان زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. زۆر سپاسی تایبەتم بۆ ئیڤا بوتیک بۆ سپۆنسەری پۆدکاستی ژیوە. بمێنن بەخێر.